ئەمن لە وڵاتی غەریبیان غەمبەری دڵی گرتومە ئەمن نەمزانی لۆکەی فێ دڵێ خۆ بە کوێن دەرێدا هەڵ بڵێم برالە وای بەڵێم هەولێر لە من بوویتە کولکە خەفەتە لەو جار دڵێم براینەوە تا بە میوارێ ئەمن دڵێم ئەو ڕۆژێ گەلێ غەریب بووم وەکی لە پیرە شاری هەولێرێوە دەرکەوتم بەرێ لەسەری مەسیفی ئاوڕێکمدا و بەربەلایە شاری هەولێرێ بابا مێرا وەی قەڵات تۆ گەلێ غەریب لە من دەیوانی ئامان و سەد ئامان بەوێ پیرە دنیایێ دڵێم تەماشاکەن ئەمن خۆ چ قسانم بۆ نەهات بڵێم سێر ڕێز فرمێسکمات نەخوارێ دەمگوت یا ڕەبی خودایە مردن گەلێ زووبایە بەرێ دەستێ من و نازدار حەیرانێ دەگەڵ پیرە شاری هەولێرێ لەوجار دڵێم براینەوە تا من چم بە خراپی خۆشک نایە ئەو ڕۆدانی هێوارێ بەژنێ باری کەڵانێ لۆتی دڵی لە منایە بەخۆشیتان